کۆریای باکوور سیستمی پەنجەی مردووی کارا کرد. ئایا دەزانیت تەنانەت ئەگەر کیم جۆنگ ئونیش لە ژیان دانەمێنێت وەڵام دانەوە سەربازیەکانی کۆریای باکوور هەر بەردەوام دەبن؟ ئەمە خۆی لە خۆیدا پەیامێکە بۆ واشنگتن و هۆشداریان دەداتێ. تەنانەت ئەگەر ناوەندی بڕیاری پیۆنگیانگیش تێک بشکێنن سیستمەکەی ئەوان هەر کار دەکات و مەترسی لەسەر هەموو جیهان دروست دەکات. ئەمە چیرۆکی یەکێک لە توندترین یاسانوێیەکانی جیهانە، یاسایەک کە ڕێگە نادات هیچ لایەنێک بە ئاسانی لە هێرش بۆ سەر کۆریای باکوور دەربازی ببێت. بە گوێرەی ڕۆژنامەی تەلەگرافی بەریتانی، کۆریای باکوور بە فەرمی دەستوورەکەی هەموار کردووە و لە مادەی سێیەمدا ئاماژە بەوە دراوە ئەگەر سەرکردایەتی وڵات بکرێتە ئامانج یان سیستەمی فەرماندەیی بکەوێتە مەترسیەوە، ئەوە وەڵامدانەوەی ئەتۆمی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی و دەستبەجێ دەست پێ دەکات. واتە مرۆڤ پێویست نییە بڕیار بدات، کۆمپیوتەرەکان خۆیان کار دەکەن و هێرشی ئەتۆمی ئەنجام دەدەن. پرسیارەکە ئەوەیە بۆچی ئێستا کۆریای باکوور ئەم بڕیارەی داوە؟ تەلەگراف ئاماژەی بەوە داوە پیۆنگیانگ بە وردی چاودێری ڕووداوەکانی ئەم دوایەی ئێرانی کردووە. کیم جۆنگ ئون تێگەیشتووە کە تەنیا پاسەوانی جەستەیی بەس نییە، بۆیە بڕیاریدا سیستەمی پەنجەی مردوو کارا بکات. جیهان ئێستا لە بەردەم هاوکێشەیەکی نوێدایە. چیدی نەمانی ڕێبەرێک کۆتایی بە ململانیەکان ناهێنێت، بەڵکو دەبێتە سەرەتای وێرانکاریەک کە گەڕانەوەی تێدا نییە.